بنێرانی پایتەخت میدیالە شوەیەکە سڵاوتان لێ بێدوا دیارە دوکاندارانی بازاڕی سیملا شاری هەولێر ناڕزایەتی دەردەبڕێن لەوەی کە دوکانەکانیان تێک دەدرێت وێنەریانی ئەنجومەنی بەڕاستەوخۆ لەگەڵتم شێشەی و دوکانت چیە بۆ چۆوانە لێرە گرتوونەتەوە قسە دەکەن کێشەمانی گیان ئەی بۆ چاتمە تێرە ناڕزایەتی ئەوە عزیزم ئەمە 700 دوکانین بتێنێت لە 700 دوکانی 20 کەسە ناڕازی 20 کەسەکەش چۆنە ئەو 20 کەسە دوکانیان فرۆشتیە بە زوو فرۆشتیان هایتیشان قستی نەدە هایتیشان ئەو لای فرۆشتی ئێرەی نەفرۆشتی هەر ئەوەندێ ئەگەر هیچ کێشەمانی پاش جێژنەی دوکانەکان بگوازرێت کاشی مەمە دەمانێت دەبیت ئەمە زوو بگوازین و عزیزم دەبی بەڵێم بدە ئەوە ئەنجومەنە ئەگەر ڕاستەکە ئەنجومەندەی بەڵێم بدە پاش ژێژنە ماگوازی ئەگە بەڵام دەدەنا عزیزم ئەوە یەک لەو کەسانەیە کە دوکان لێرە نەمایە لێ دوکانم نییە ئەوە دە دوکانی نیێنیتم دوکانی ئەو لە فرۆشتیە ئەوە ئەوە هیچ دەزام کاکە ئەوە یەک لەو کەسانەیە دوکانی ئەو لای فرۆشتیە ئێرەی مایە بەس ئەو لای فرۆشتیە باش کاکەژان ئەمە هیچ مشکلەمانە دەمانێت بە زووترین کات بگوازرێنەوە دەستخۆشی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن دەستخۆشی لە کاگومێدی دەکەین ئەو ڕۆبمان گۆستۆ نەکس بینێکە دەگەن لە بەرەوەی بازارەکەمان لۆ دروست کۆکرێکی ڕۆژنامەوانی هەیە لەسەر نەگواستلانەوەی ئەم لەسەر نەگواستلانەوەی يلا حماد والله يكيل سيخوض ولا عم حماني لي كده استاذ اصفر مبرا زيلا بنجا يا حصرني سلام والله احمد يا حاصل عامل ايه كاكاين وكو دكانداراني بازار السيم داوا كاين رمضان اللي ما نقرين لباش رمضان باب غوسليتو سكا براستي 713 دكان 713 دكان بخلال دروج ناغوسليتو اسا بهرم 100 دكاندار ناس من در اسا 100 دكانداري بلنا 713 دكاني يعني اسا كنت كيتيلي ديتن بازار كمالي تقدتي منصوم مالي تقدتي اسا وقت فصل غوريني هم انا الشاماني دماني ماج رمضان اللي ما نقرين لباش ماج رمضان بابي بشوفري تقدا يك بشر قسيناكا سكاوي دكاندار دزاني او خير بركتنا انا ماج رمضان ده هي ليز مانجر شدانيا بس باو مانجلي مانجر لباش رمضان بات تقدا مشكلنيا اما دس خوش لزناي بارزگار دكين كاراسان اللي بما كده دس خوش لزناي براغور دكين كاو دكانن كرده هديه لبوما اما ممنون يعني بلام دمانه او مانجش مساعده ما ممكن لباش او مانجي تدبي بابي مشكله مانيا اما هم اشاماني اسمو شيء تسلكين بخلال دروجه اشياء ناقصته وزوريني هر زورينا رازيا باش زوري شيء عند بقالي لنيواني اما همو براينا اما همو براينا شيء ايوه انجمنكت انسي اما همو براينا تسنكسك عزيان ليلي ربرو اما زوريني عزدك هلا لي ربين زاري اگر بكري بام سعاده ما ممكن مانج رمضان الي ربين لباش رمضان بابي بشوفري بس كيو لمني وغرين يك دكان دار حسين باش والله مي انجمن بو ايوتسيا والله مي انجمن بو ما ويدري بابرون اما جدرين او ما قال ما قال اسلام بتسنه باز رمضان اربع خونا كوين رفيده بستي الشاي دغوازي وكاربا دكان ريدخي زام خانه كسقت لي دكي ودكي درب كاك رجنا كوي باستا ودك شوينك ناو مالانيا دوله باريزا شوينك شوشينيا شوينك رسق لدى شويه بازار دبي ان شاء الله بلا ما ملبو مانجي اير من بي خوش لباو مانجي الي ربين لباش مانجي بابروا داو مانوي لزنابي فارس قال زنابي براغور باو مانجي لي مانجرن لباش مانجي سيم روش جيجني بالينا غير هيك بشر بيتيري بو يشكلني
بابرێ لە پاش ژێژنەی کارەبا نامێنێ سکرێتی نامێنێ ئەمە بە خۆمان دەبی بڕۆین سنويكن دسنويكن بەڵام ئێستا بە خلالی دەڕۆژی 713 دوکان ناگواستێتەوە کاکە ئیزباری نیە بەس دەنگۆیەوە هەیە دەرێن دەگوازێتەوە ئەمەش داواکاریمە لە شەراوانی شەشە لە بەڕێز جەنایەت پارێزگارە لە براگەورەیە با ئەو مانگەی لێ مانگەرن لە پاش ئەو مانگەی بابێ بە شۆفەری تێکداوە هەموو دوکاندارە یەک دوکاندار قسەی ناکات خێر و بەرەکەتەکەی من لەو مانگەیە ئەوەی دوکاندارە دەزانی ڕەمەزان مەسوومی مەیە دەمانەوێت ئەو مانگەی ئیسفادەی خۆمان بکەین لە پاش ئەو مانگەی چ دەبی بابی مشکلە نییە سەروەر مشی بەڕێزی چاوەکەم